من کامیلی داوەریم دانیشتووی شاری مەریوان، شاری NGO-کان، شاری مامۆستاقانع، شاری دوانزە سوارەی ئەفسانەیی. بەخێبن سەرچاوی منتان گەورە کرد کە تەشریفتان هانیەوە بۆ ئەگرا. من وەکو ئەوە کە پێناسەیەکی خۆم بدەمە خزمەتان، ئەلبەتە شاعری زۆر گەورەتر هەیە لەم شارە کە من بە ڕێگەی ئەوان هاچم و ئەوان ڕچەشکێنی من بوون، لەوانەیە حەقی و مافی ئەوان وایە کە بەشداری بەرنامەیان بکردایە، بەڵام بە ئیجازە وەرگرتن لە ئەوان من هاتوومەسە خزمەتی ئێوە و من وەکو ئەوە کە لە دایک بووی گوندی هەجمنەم سەر بە شاری سەوڵاوە ساڵی 1368 هەتاوی لە دایک بووم و بە ماوەی 19 تا 20 ساڵ لەو دێهاتە ژیاوم. ئێستاکە دوای ئەوەی کە ڕۆشتم بۆ شارەکانی دیکە بۆ کارکردن و کرێکاری وەکو هەموو ئەو ڕۆڵەکانی کوردستان دەربەردەری شاران بووم، ئێستا هاتوومەتەوە شاری مەریوان و ئەوە ماوەی 4 ساڵە لێرە نیشتەجێم، هەر لێرەش ژیانی هاوسەریم پێک هێناوە و ئێستاش مناڵێکم هەیە لە شاری مەریوانە ئاژیم. ئەوەی وەکو تحقیقات و لێکۆڵینەوە و توێژینەوە بێ لەسەر ئەدەبیات، من وەکو خۆم تەنیا ئەو شتێک کە زۆر لێ کۆڵیمەتەوە فولکلۆری ناوچەی مەریوان و سەوڵاوا بووە. ماوەی 4 ساڵ لەمەوە پێش ئەو کاتێک کە کۆچم کرد بۆ شاری مەریوان، ئەو شتەکەوتە مێشکمەوە بابەتێکی جیاواز بوو، پێم خۆش بوو کە فولکلۆری ئەم ناوچەکە بەڕاستی نەک تەنیا شاری مەریوان، هەموو شارەکانی کوردستان لە بەشی فولکلۆرە زۆر دەوڵەمەندن و فولکلۆری مەریوانیش گیانیە لەوانە. من پێم خۆش بوو وەکو لێکۆڵینەوە و کۆکردنەوەی ئەو شتانە بە ماوەی 4 ساڵ گوند بە گوندی ئەم شارە گەڕاوم و ئەو دەوروبەری 1000 دانە شیعری فولکلۆر دانە، مەنزورم ئەوەتە کە 1000 تاکەدێڕی شیعری فولکلۆرم کۆ کردوەتەوە و ئێستاکە وەکو کتێبێک لە بەردەستانەیە کە لە درێژەی بەرنامە لە خزمەتانە عەرزیەکەم. یەکەمین کتێبم کە چاپ بوو کتێبی نیشتمانی پەپولەکان بوو، کۆمەڵە شیعرێکی عاشقانە و باسی کۆمەڵایەتی و ئەو شتانەیە کە لەو کاتە ئەو شیعرمە نووسی بەنا ئەو کتێبمە نووسی بەناو نیشتمانی پەپولەکان. نیشتمانی پەپولەکان کتێبێکە 50-60 لاپەڕەیی کە هەمووی شیعری کلاسیکی تایە و بابەتی جۆرا و جۆری تیا دەرەکەوێ. وەکو شیعری کتێبی دووهەم کە دوای نیشتمانی پەپولەکان من دەستم پێ کرد، هەموو کاتێکە ڕۆیشتمە کتێبخانەکان سەرنجی کتێبخانەی کوردیمەدا بەداخەوە جێگەی ئەدەبیاتی مناڵان زۆر کەم بوو، زۆر کارکەم کرابوومە مناڵان، یا ئەگەر کارکرابوو کارهایەک بوو کە کوالێتی زۆر نزم بوو، کارهایەک نەبوو کە بتوانێ ڕازی کەری ئەو مناڵانە بێ کە مناڵان لەو کتێبانەش چێژ وەربگرن و ڕێبازێکیان بۆ دیاری بکات. من کتێبی بیرم لەوە کردەوە کە بۆ منداڵان بنووسم. لە دوای نیشتمانی پەپولەکان هەنگاوم نایە نێو ئەدەبیاتی مناڵان و کتێبی چۆلەکە و چیام چاپ کرد. چۆلەکە و چیا کتێبێک بوو کە ناوەڕۆکەکەی باسی ژینگە پارێزی بوو، چیرۆکە شیعرێکی مناڵانە بوو کە خۆشبەختانە زۆر بخۆم بە بەختەوە دەزانم کە ئەو کتێبە لە شارە کوردنشینەکانە زۆر پێشوازی لێکرا و زیاتریش خەڵکی بەو کتێبی چۆلەکە و چیاوە منەناسن. لە دوای چۆلەکە و چیا من کتێبی ئەوە کە عەرزتانم کرد کتێبی کانیەکەی بەرماڵ کە کۆکردنەوەی 1000 تاکەدێڕی شیعری کوردی بوو، فولکلۆری کوردی ناوچەی مەریوان کە بە هاوکاری بەڕێز و خۆشەویست شاعری لێهاتوو کاک ئەیوبی حەقبین و واروە ئەنجومەنی ئەدەبی مەریوان و چەندانە گەورەی دیکە وەکو نووسەری خۆشەویست کاک مەسعود دکتۆر مەسعودی بینەندە و دکتۆر حەمەستێقی زاهدی، ئەوان زەحمەتیان کێشا لەسەر کتێبەکەی من لێکۆڵێنەوەیان کرد و بە باشی کتێبەکەیان خوێندەوە پێداچوونەوەیان بۆ کرد. ئێستش کانیەکەی بەرماڵ لە بەردەستی بینەرانایە. ئەو کەسانەی کە پێیان خۆش بێ بەحسی فولکلۆر و شتانە بخوێنەوە و شیعری فولکلۆر بزانن، ئەوە لە بەردەستی خوێنەرانی هێژایە. وەکو شیعری ئەو کتێبی نیشتمانی پەپولەکان چۆلەکە و چیا و ئەگەڕێتەوە بۆ کتێبی کانیەکەی بەرماڵ لە دوای کتێبە فولکلۆرەکە. من کتێبی پەلکە زیێڕینە دیسانەوە ڕوم کردەوە ئەدەبیاتی مناڵان، 5 دانە بابەت بۆ مناڵان وەکو ئەو شتانە کە ئیتر شیعری کوردی شیعری ئەدەبیاتی مناڵان لەوە دەرچوو، شێر چی کرد و ڕێوی چی کرد و داستانی شێر و ڕێوی ئەو شتانە من ناڵێم خراپە، بەڵام ئەبێ ئەمە
بە قەولی فارسەکان مەهارەتهای زندگی یعنی ئەو شتانە کە پێویستە بۆ ژیانی مناڵ ئەو بە ڕۆژ بێ شاعیر ئەبێ بە ڕۆژ بێ تۆ گەر بۆ مناڵان ئەنووسی مناڵی ئەمڕۆی ئێمە تەبلێتی بەدەستەوەی مناڵی ئەمڕۆی مۆبایلی بەدەستەوەی مناڵی ئێمە ئەبێ فێری هانی بدەین بۆ شیر خواردن هانی بدەین بۆ ئەو شتانەی کە بە ڕۆژەوە پێویستە بۆ مناڵان من ئەو کتێبە 5 بابەتی جیاواز بووەکو چوارڕێیانەکان کە ئێستا زۆر گەورەی ئێمەش هەیە بێڕێزی بە کەس نەبێ زۆر فەرهەنگی ئەومان نییە کە چوارڕێک ئەوانە کە بە قەولی فارسەکان چوارڕایە چوارڕێیانەکان دروست و حسێبی تێپەڕێنین یانێ مناڵی بێ لە سەرەتاوە فێری ئەوە ببێت کە تەمەدونی شارنشینی فێر ببێت و ئەو کتێبی پەلکەزیێڕینە پێشدانە بابەتی وایتیا بوو کە دوای پەلکەزیێڕی لێژ من وەکو یەکەم جار خۆم تاقی کردەوە لە نووسینی فارسیە وەکو داستانێک کورتە داستانێک کورتە چیرۆکێکم نووسی بۆ کۆڵبەر و بە ئەو بابەتەی کە بەڕاستە بەداخەوە ئیستا بووە بە بابەتێکی دیار و دیاردەیەکی زۆر ناشیرین شتێک کە لە هیچ کوێ وەکو شغڵ و وەکو پیشە حسابی بۆ ناکرێ و باسی ناکرێ و لە هیچ فەرهەنگۆکێکا جێگەی نابێتەوە بەڵام بەداخەوە ئیستا تەنیوەتە نێو کۆمەلگای کوردی و لە ناو شیعری شاعرانە و ناو چیرۆکەکانە ڕەنگی داوەتەوە باسی کۆڵبەری و منیش کورتە چیرۆکێکم نووسی بۆ کۆڵبەران باسی ژیانی بنەماڵەیەکی کۆڵبەر ئەلبەتە شتەکە ڕیاڵ و واقعی نەبوو شتێکی خەیاڵی بوو خۆم نووسی بووم خۆشبەختانەویش پێشوازیەکی باشی لێکرا و گلەیەکی لەسرم هەموو 5 بەرهەمەکە بوومە بێجگە لە چەند هاوڕەیەکی خۆشەویست کە خەمخۆر و دڵسۆزی ئەدەبیاتی کوردی بوونە هیچ کەسێک هیچ بەرپرسێک ناتوە هیچ یارمەتیەکی من بدات و تەنانەت بیمەی هونەرمەندانی خۆشم زۆر بە زەحمەت و بە هاتوچۆیەکی زۆر دروست کردووە کە بیمەی زۆر شاعیر و هونەرمەند هەیە لەم شارە و لە کوردستانی ئێمە کە بەداخەوە بیمەیەکی نییە هیچ پیشە و کارێکی نییە هیچ بەڵام بیمەیەکی شانیە کە لە دوواکارە بۆ بنەماڵیان باش بێت بۆ کاتی خانەنشینکردنیان و گلەی زۆرە لەسەر بەرپرسان بەڵام بەداخەوە ئەوان هیچ کارێکی بۆ ئێمە ناکەن و لێرەش لەم بەرنامەجێ نابێتەوە کە هەموو گلەیە بکەن. لە ناکاوە کەسێ هات بەزەیی پێمان نەهات گڕی بەردا جەستەی دار گشت سووتان باخ و نزار لە قوپۆپی دامرکاند هێلانەکەمی سووتاند پەپولە سووتا هەزار دەرنەچووکی سەڵومار هەزاران مێر و سووتان سەدان نێو نەمان فەوتان هەزاران مێر و سووتان سەدان نێو نەمان فەوتان خشۆکان ورد و قەوی هەڵکورمان لەسەر زەوی سووتا چەند بێچ و ئاژەڵ ئاسمان پڕ بوو لە دووکەڵ گشت باڵندە و پەلەوەر ڕێگای کۆچیان گرتە بەر چیاوتی چۆلەکە بچکۆلەکە ئێمەش ئاگامان لێ بوو کارێکی نابەجێ بوو ئێمەش دڵ پڕ ئازار بووین هەر وەکو تۆ خەمبار بووین تا مامۆستای لادێمان بانگەوازی کرد لێمان بۆ خوێندن بانگی کردین وانەی زۆری فێرکردین ئەوەی لە پۆل بیستمان بۆ ژینگەی خۆشەویستمان کردومە بە گۆرانی لەبەرمانە بە جوانی باشەی پارێزین ژینگە بۆ داهاتوو گرینگە لە کاتی سەفا و سەیران ناڕێژین زبڵەکانمان ئەیکەینە ناو پلاستیک تا زبڵدانێ نزیک کە گوڵ دەرهات لە خاکێ لەبەر ئەوەی نەژاکێ خۆشمان ئەوێ و نایڕنین با گوند بمێنێ ڕەنگین تۆیش ببە بە هاوڕێمان هەرگیز نەترسی لێمان چۆلەکە گیان مەخۆ خەم با مزگیێنیت پێ بدەم منداڵانی کوردستان ئاگر نادەن دارستان. سپاس دەکەم ئەمەیەکێ لەو ئەمە کتێبەکەی چۆلەکە و چیا بوو کە بناڵانی خۆشەویست پێشوازیەکی باشیان لێ کرد ساڵی 1394 هەتاوی کەوتە بەردەسی خوێنەرانی خۆشەویست و هۆگرانی شیعر و ئەدەبیاتی منداڵان ئەو کتێبە کەیسە لە بازاڕ 5,000 جەڵدی لێ چاپ بوو لەو 5,000 جەڵدا من وازانم زۆر کتێبی کەمتر بوو بێ لەو کتێب منەکە ئەو نەخێرا بفرۆشرێ 5,000 جەڵدی لە کەمتر لە 2-3 مانگا فرۆشرا زۆر بەدەگمن لە بازاڕ ماوەم کتێبە ئەوەی کتێبی نیشتمانی پەپولەکانیش کەوتم یەکەم کتێبم بوو ئەو من لە جز و ئەو شاعیرانم کە شعری خۆم زۆر بەکەمی بۆ لەبەر بێت شعری خۆم ناتوانم حیفزکەم لەبەر بکەم لە بازاڕە کتێبەکە نیشتمانی پەپولەکان هەیە زۆرێک لە گۆرانی بێژان و هونەرمەندان کردویانەتی بە گۆرانی دەستخۆشیەکەم لە ئەوانیش کە ئەو کتێبەی منیان کڕیوە و بردویانەتەوە بە ماڵە و من زۆر گۆرانی بێژی وایش بووە لەم شاری مەریوانە
کتێبەکەم کە پێشکەش کردووە چەند شیعرێکی کردووە بۆ گۆرانی و ئێستا لە بازاڕە گۆرانیەکە ئەوانیش هەیە. نیشتمانی پەپولەکان وەکو ئەوە کە من لە سەرەتاوە کە لە گوندی هەجمنەکە لەدایک بووم و گەورە بووم و دوایی بۆ درێژە بە خوێندن ڕۆشتم بۆ شاری سەوڵاوە لەوێ دەرسمە خوێند لەوێ دەستمە کرد بە نووسی من جاری وا بوو لە قوتابخانە مامۆستاکە لەسەری پۆلەکە خەریک بوو وانەوتنەوە بوو من لەوێ خۆم سەرقاڵی شیعر نووسین بووم یان لەوانەیە شیعر ئەوەیە کە میوانی ناوەختە هیچ کاتێک کەسێک ناڵێ ناتوانێت بڵێ کەسێک زۆر کەم هەیە شاعر بڵێ من ئێستا ڕۆم شیعرێکە نووسم چون شیعر میوانی لە ناوەختە من زۆر جاری بوو لەسەر پۆلەکانە دانیشتم ئەبوایە من گوێم بۆ مامۆستاکەم ڕابگرتایە بەڵام شیعرێک ئەبوو بە میوانمە ئەبوایە بەم نووسایە ئەو نیشتمانی پەپولەکانە زۆرتر لە قوتابخانە تەواوم کرد لە سەر پۆلەکانە لەو کاتانە کە من زۆر گەنج بووم ئەو شیعرمە نووسی ئەو کتێبمە نووسی و زیاتری غەزەڵ و قەسیدە و شیعرهایەکی عاشقانەی زیاتر زاڵە بەسەر ئەو کتێبە ئەو کتێبی سەیش پێم وایە لە بازاڕ هەرماوە. ئەم کتێبش کە ئێوە بینن کتێبێکە بە نێوی کانیەکەی بەرماڵ عشقی مەجازی زۆر بووە لەم ڕۆژە عشقیە و سەردەمە جۆرێکی تر بووە و کەسێک کەم کتێبە ببینێ و بخوێنێتەوە یا بڕوانێ بە فولکلۆری کوردیە بەباشی ئەزانێ کە خۆشەویستی ئەو دەمە ژینی کۆمەڵایەتی و خەڵکە چۆنیەتی ژیانیان چ شتێک بەسەریان نازاڵ بووە چ شتێک کەڵکەڵەی مێشکی ئەو خەڵکە بووە ئەو کەسانەی کە ورد بڕوان لەم کتێبە باشی ئەزانن هەڵبەت لە سەرەتای کتێبەکەەوە لە 15 لاپەڕەی سەرەتای کتێبەکەەوە دکتور بینەندە و دکتوری زاهدی ئەو دوو بەڕێزە زەحمەتیان کێشاوە لەسەری ئەم کتێبەوە لەسەری فولکلۆر زۆر بە جوانی نووسیویان و ئاماژەیان بە زۆر لە بابەتەکان کردووە بەڵام ئەوە سینە بە سینە هاتووە و فولکلۆر جوانیەکەی لەوایە کە کەس ناتوانێت بڵێ من خاوەنی ئەو شیعرم شیعری فولکلۆر خاوەنی نیە سینە بە سینە هاتووە و ئەوە ئێستا گەیشتۆ بە ئێمە منیش خۆم بە مەسئول و بەرپرس زانی پێم ناخۆش بۆ شیعرە جوانانە بفەوتێن لەبیر بچنەوە لەوانەیە ئێستا ڕنگدانەوەیەکی نەبێت و وەکو گلەیش ئەو گلەیمە هەیە کە لە شاری مەریوانە و بە گشتی لە کوردستانە هیچ کەسێک هیچ دەستخۆشیەکی بەو کتێبە لە من نەکردووە و هیچ کۆڕێکی پەردەلادانی بۆ نەکراوە لەلایەن هیچ کەسێکەوە و هیچ ئەنجومەنێک و هیچ شوێنێکی دەوڵەتیەوە. ئەو دەمەی من لە مەدرسە بووم لە قوتابخانە بووم دەرسمە خوێند هەر لە قوتابخانەی سەرەتاییەوە کە دەستم پێکرد من زوو زانیم بەخۆم کە من حەزم بە ئەدەبیاتە حەزم بە فارسیە ئەو فارسی منزورمەوە بوو کە کتێبێکە گونجێن لەناو وانەکانە کە کتێبی ئەدەبیات و شیعر و شتانەکە بە فارسی ئەمە دەرسمان خوێند من زیاتر هۆگری شیعری فارسی ئەو شتانە بووم لە سەرەتاوە ئەو کاتەی کە بەشی سەرەتایی تەواو بوو هاتینە بەشی ناوەندی یا ڕاهنمایی لەوێ مامۆستاکان داوایان لێ کردین کە شیعری شاعرانی وەکو سعدی شیرازی حافزی شیرازی وحشیە بافەقی و ئەو شاعرانە کە شیعریان بوو لە کتێبەکانە داوایان لێکردن کە ئێمە وەری بگەڕینەوە کە ئەو کارانمان کرد من ناڵێم کەسی یەکەم بووم بەڵام یەکێ لەو کەسانم کە زووتر لە هاوڕێکانم ئەو کارمان کرد هۆگری شیعر بووم لە فارسیەوە ئەو کاتێک کە لە گوندی خۆمان بووین من زیاتر سەرقاڵی شیعری فارسی بووم ئەدەبیاتی فارسی بەڵام کەسێک هات بەناو کاکە محەممەدی کەریمی کە زۆر زەحمەتی کێشا خۆشی نووسەرە وەرگێڕا زۆر کتێبی باشی وەرگێڕاوەتەوە کتێبی شیعری باشیە لە بازاڕە لە کتێبفرۆشیەکانە شیعرەکانی ئەویش دەسەکەوێت ئەو وەکو مامۆستایە کار خەڵکی گوندی خۆمان بوو هاتە ئەوێ کتێبخانەیەکی کوردی کتێبخانەیەکی کردەوە بۆ خەڵکەکە کتێبخانەیەکی گشتی بوو من بووم بە ئەندامی کتێبخانە لەوێش ئاشنامم لەگەڵ دیوانی مامۆساهەیە منە دیوانی مامۆساقانە ئاوە شاعرانی کووردا کە لەوێ زەحمەتی کێشا و برادرە زۆر گەورەیەکی لە حەقی ئەو خەڵکە پۆلێکی فەرکاری زمانی کوردی لەوێدانا ئەو پۆلە بوو بەهۆی ئەوە بێجگە لە من زۆر کەسی تر لەو پۆلا خۆی ناساند و ئێسەیش نووسەرن و شاعرن و خۆشبەختانە و من لەوێ خۆم ناسیەوە و لەوێ زانیم کە ئەتوانم منیش شیعر بنووسم جا کە هاتمە دەبیرستان لە دەبیرستانە کە لە شاری سەوڵاوە زیاتر شوێنەکە کراوەتر بوو بۆ من کەسی زیاترم ناسی مامۆستای باشترم بوو لەوێش بەشداری پۆلی فەرکاری زمانی کوردیم کرد لەوێش خۆشبەختانە سەرکەوتم و لە تەمەنی 15-16 ساڵەیە بوو وردە دەستمە کرد بە شیعر نووسین بەڵام نەمەوێرە شیعرەکان پیشانی کەس بدەم چون ترسم لەوە بوو زۆر نەگەیشت بووم بە ئەوە کە متمانم بە خۆم ببێ بڵێ من شاعرم شیعرەکانم ئەشاردەوە لە خەڵکی تر و ئەوانە بە دزیەوە بۆ خۆم شیعر منووسی تا ئەو مامۆستایەکمان بوو خەڵکی شاری سەقز بوو کاک مهدی سەیدی کە مامۆستای بەشی ئەدەبیاتی ئێمە بوو من شیعرەکانم پیشانی ئەوانەدا لەگەڵ کاک فاتیحی ئەمینی ئەوانیش مامۆستا بوون وردەوانیش هەنیاندام تا ئەو کاتێک کە
من دیپلۆمم وەرگرت هاتم بۆ شاری مەریوان لێرە ئەنجومەنەکانم ناسی ئیتر لەوێش کەسانی شارەزا بوون ڕێنماییان کردم وردەوردەی تر تا بوو بەهۆی ئەوە کە من کۆی شیعرەکانم بوو بە نیشتمانی پەپولەکان و ئەو کتێبم بە چاپ گەیاند ئیتر دوای ئەوەش درێژەی بابەتەکان کە فعالیت و چالاکی دواترم بوو خۆشبەختانەی سە 5 بەرهەم چاپ بووە سپاس و خۆشەویستی و پێزانینم هەیە بۆ سەرجەم ئەو کەسانەی ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆ کاریگەریان بوو شوێندانەر بوونە لەسەر قەڵەمی من و دەستخۆشیان لێکم کە هەنیان داوم بەڕەخنەوە بە پێشنیارەکانیان دەستخۆشیان لێکم. ئەو شیعرانە کە نووسیومە ها لە ناو کتێبی نیشتمانی پەپولەکانە کە بەداخەوەی سە کتێبەکەم پێ نییە کە لە خزمەتانە عەرزی بکەم شیعرەکانیشم لەبەر نییە بەداخەوە وەڵی وەکو ئەوە کە بڵێ بە شاعرێک ئەڵبەت من خۆم بە شاعیر نازانم زیاتر و هەستەکەم خۆم هەڵواسیوە بە ئەدەبیاتی کوردیە بەڵام ئەوە کە بڵێ بە شاعیر کام شیعر زۆر خۆشەوێ وەکو وایە بڵێ بە دایکی کام مناڵت زۆرتر خۆشەوێ چون بەڕاستی شیعر جگەرگۆشەی شاعرە من زۆر هەموو شیعرەکە ئەو شیعرانم خۆش ویستووە کە هەم نووسیویانمەوە هەموو شیعرەکانم خۆشەوێ بەڵام غەزەڵم هەیە گەر ئیجازە بدەن غەزەڵێکیان بخوێنمەوە و شتێکم بۆ پاییز نووسیوە ئەمە لە هیچ کتێبەکە چاپ نەکراوە ئیسەیش غەزەڵێک بە نێوی پاییز پێشکەشەکەم بە بینەرانی خۆشەویست بیسەرانی هێژا پاییز وێنەی تۆ کز و ڕەنگ زەردم مەکۆی ماوتەم و شیوەن و دەردم خەزەڵوەرە دڵ خەزانە بەختم لە نێو خاوکی خۆم غەریب و شەردم یەغاونی سینەم لیپا و لیب خەمە تینووی ئازادیم دزراوە عەردم گەڵای ئاواوتی منیش هەڵوەری ئاگر ئەڕچێنێ هەناوسەی سەردم لەگەڵ سێبەرم بە شەڕ هاتووم متمانەی نەما دڵی بێگەردم زوو کە بنێرە کەروێشکە باوەیەک کەرکووکی زەلیل دەستی ناومەردم حەراج کراوی بازاڕی غەدرم تاڵان کراوم لە هۆزم تەردم پاییز بێکەسم بێخەمخۆرە دڵ ناحەز هەزارە من تەنیا و فەردم جاماونە لە مل ورە پۆڵاوین پەڵەنگی زامار پەنای گاوبەردم پاییز تۆ شاهید زوو دەڕوێمەوە مەڕوانە ئیستا ڕووتەڵ و زەردم واشە ناڕفێنێ کۆتری ئاشتی تا من وەکو باز چاودێری هەردم. ئەوە شارێک بوو لەسەر پاییز کە دام نابوو هیوادارم بیسەرانی خۆشەویست بەدڵیان بێت. کتێبێکی چوارەمم بە نێوی دیسانەوە بۆ کتێبی بۆ منداڵان و بۆ ئەدەبیاتی منداڵان بوو بە نێوی پەلکە زێڕینە کتێبێکە کە ئەیستا لە بازاڕ هەیە و کتێبێکی بۆ منداڵان بوو بە 5 بابەتی جیاوازەوە ئەوە کتێبی پەلکە زێڕینەیە 5 شیعر بۆ منداڵان و 5 وێنە بۆ ڕەنگکردن چون ئیسە منداڵی کورد ئیتر لەوە دەرچووە ئێمە بمانەوێت بە تەواوی ئەدەبیاتی مناڵەوەی لاتووە ئەبێ بەری بەشی دەروونناسی و ڕەوانشناسی مناڵان شاعرە بێ زۆر بخوێنێتەوە زۆر لێ بکۆڵێتەوە چون ئەدەبیاتی مناڵ بەڕاستی زۆر سەختە زۆر حەساسە و منداڵ کەسایەتی منداڵ دروستەکە و کتێبانە ئەبێ لە دەست لە مۆژگاریکردن و ئامۆژگاری و ئەو نەسیحەتکردنی منداڵان هەڵگرین ئەبێ شتەکان ناڕاستەخۆ پیشانی مناڵ بدەین مناڵ بێزارە لە ئەو شتەی کە تۆ بتەوێت مۆژگاری مناڵ بکەی وەڕەسە بێ لەو شتە و ئەبێ شاعرێکە ئەبێ ئەوێت شیعر بۆ منداڵان بنووسێ ئەبێ پۆلبەندی بکە بۆ منداڵی گروپی ئەلف ئەنووسێ گروپی بێ ئەنووسێ گروپی جیم ئەنووسێ ئەبێ شتانە لە ڕەوانشناسی مناڵ بخوێنێتەوە دەروونناسی مناڵان بزانێ و خۆشبەختانە من بە پێ توانایی خۆمشتمە کردووە و کتێبی پەلکە زێڕینە بۆ منداڵان ئامادە کراوە ئەوە شارێکە بۆ مامۆستا ڕێزگرتن لە مامۆستا قازانج و ئەهمیەتی شیر و شارێک بۆ ئەوە بۆ سیواک شارێک بۆ چوار ڕێیان کە لە حەڵقەی ڕابردووە ئاماژەم پێکرد ئەو کتێبم دەستخۆشیەکەم لە مهندس عیزەتی خۆسلەوی کە زەحمەتی کێشاوە بوو بە پاڵپشت و ئیسپانسەری ئەم کتێبە کتێبی کانیەکەی برماڵیشم دەستخۆشیەکەم لە دکتۆر مەسعودی مستەفا سوڵتانی کە هیچ بەرپرسایەتێکی نەبوو بەس دڵسۆزی و خەمخۆری بوو بۆ نیشتمان و بۆ ئەدەبیاتی کوردی و بەشی فولکلۆر کە ئەویش یارمەتیدان بۆ کتێبە وەزۆ ئەو کەسانی کە لە تەواوی کارەکانمە یارمەتی منیان داوە ئیستا ناویانم لەبیر نایە داوای لێبردنیان لێکەم و دەستخۆشییان لێکەم دەستی هەمویان ماچەکەم وەکو شاری پاکەوان ئەوە کە لەبیرم چوو بڵێم ئەمە لێ
لە وڵاتانی دیکە پێیان ئەڵێن مهندسی بێهداشت، لای ئەمە سپور و ڕەفتەگەر و نازانم چی و بەو ناوانە بانگیان لێەکەن کە من زۆر بەداخم کە کابرایەکی پاکەوان، کابرایەکی سپوری زەحمەتکێش کە ئێمە شەوانە خەوینەوەن لە ماڵەوە خەریکن لە خیابانە خەریکن لە شەقامەکانە زبڵ کۆکەنەوە و هەموو شتێک شار خاوێنەکەنەوە، بەڵام 6 مانگ و 7 مانگ و 1 ساڵ موچە وەرناگرن و بنەماڵەکانیان زۆر لە سەختیە ئەژین. من وەکو ڕێزلێنانێک کە هیوادارم جێگەی ڕزایەتی ئەوانش بێ و شیعرمە بۆ پاکەوانەکان نووسیوە. لەبەر گەرمای هاوینە خۆرەتاوی بەتینە، لەبەر سەرمای زستانە بەفر و سەهۆڵبەندانە، لە نێو جۆگەی دارانە لەبەر لێزمەی بارانە، پاکەوان خەریک کارە بەڕاست خەمخۆری شارە، گسکێ گەورەی لەدەستە ئەو خاوێنی مەبەستە، کاتی درەنگانی شەو کە ئێمە ئەبینین خەو، لا ئەبات شەخڵ و زبڵان لە شەقام و لە کۆڵان، تا بەیانی هەڵئەسین بۆنی تازە ببیسین، ڕۆژێ نەچێتە سەرکار ناشیرینە سیمای شار، هەموو نەخۆش ئەکەوین ساتێک ئارام ناسرەوین، بژیت کاکی پاکەوان ئاگام لێتە بە شەوان، خۆڵ و خاشاک کۆ ئەەکەی شارەکە خۆش بۆ ئەەکەی، هەمومان ڕێزت ئەگرین ئارەق ناوچاوت ئەسڕین. ئەوە شیعرێ بوو، هیوادارم بتوانێت لە ئاستی ئەو خۆشەویستانە تۆزێ لە ماندویان بەحەسێنێتەوە و هیوادارم بەرپرسانیش بە چاوێکی کراوەتر ئاوڕ لە ئەو بابەتە بدەنەوە لە سپوران و لەو پاکەوانە خۆشەویستان. شارێکی دیکەی ناو پەلکە زێڕینە بۆ مامۆستا خۆشەویستەکانە معلمە زەحمەت کێشەکانە کە من هەمیشە خۆم بە قەرزاری ئەوان نەزانم، هەمومان قەرزاری ئەوانین، ئەو مامۆستایانەی کە بەڕاستی دڵسۆزی نیشتمانن. من منداڵێکی زانام گوێگر و ژیر و دانام، قوتابخانەم خۆشەوێ بۆیە ئەچم بۆ ئەوێ، بۆیە دڵم پێخۆشە مامۆستاکەم ڕووخۆشە، فێری زانینم ئەکا قسە بۆ ژینم ئەکا، حەز ئەکا کە وریا بین ڕێک و پێک و ئازا بین، زۆر خۆشە قوتابخانە لەگەڵ ئەم هاوڕێیانە، یارمەتی یەکتر ئەدەین مامۆستا دڵخۆشەکەین، مامۆستامان هێژایە لە دنیا بێهاوتایە. ئەوەی شاری مامۆستا خۆشەویستەکان لە خزمەتی ئەوەی خۆشەویستە. ئەوەیش ئەخیر بەرهەمی کۆتایی بە نێوی ڕەبەتە هیوادارم بەرهەمی کۆتاییم نەبێ، ئامانجی زۆرم هەیە و بەرهەمی زیاتریش حەزەکەم بخڵقێنم و زیاتر خزمەت بکەم بە کتێبخانەی کوردی. ئەم کتێبە یەکەم کتێبەکە بە فارسی نووسیمە بە زمانی فارسی، هۆکاری ئەوەش کە بۆچی بە زمانی فارسی نووسیم، چون ئێمە لە ڕۆژە بینین کە شاعرانی ئێمە زۆر شیعرە نووسن بۆ کۆڵبەر، زۆر چیرۆکە نووسن بۆ کۆڵبەر، زۆر زەحمەتی کێشن لەسەر کۆڵبەر وتار پێشکەشەکەن یاوشتانە. ئێمە خۆمان نەزانین کۆڵبەر چییە. ئیسە پێویستە ئەو کەسانە کە فارسن پایتەخت نشینەکان، ئەو کەسانە کە لە شارە فارسەکانە بەڕاستی نازانن کۆڵبەر چییە، زۆر بەکەمی ئەزانن کۆڵبەر بە قاچاق فرۆش و ئەو شتانە ئەناسێن. من ئەم کتێبە کە کاتێ چاپم کرد ناردم بۆ ئیسفەهان بۆ هاوڕەیەکم، وتی وەڵی من پێشەوەی کە ئەو کتێبە بخوێنمەوە واستمە کرد کۆڵبەر قاچاق فرۆش و تیرۆریست و ئەو شتانن، بەڵام بەڕاستی ڕوانگەی گۆڕا بەرامبەر بە کۆڵبەر و ئەزانیسە زۆر دڵ یەسووتێ بۆ کۆڵبەر بۆ ئەو کەسانەی کە بەڕاستی زەحمەتە کێشن نانیان گیانی خۆیان ئەدەن لە ڕێگەی نانا و زۆر سەختە و بەڕاستی خەمینان ئەگەر لێمان گەڕێ کە کتێبەکە ناوی ئەوەتە کە غەمەنان ئەگەر بگوزارێت خەمینان ئەگەر لێمان گەڕێ ئێمە گەلی کورد دەتوانین زیاتر دەرکەوین. ئێمە شایانی زۆر شایانی ژیانی باشترین، زۆر حیفە بۆ ڕۆڵەیەکی کورد، زۆر هەیە خوێنەوارمان هەیە وەرزشوان و پاڵەوان و زۆر کەسەیە لەم شارە و لە شارەکانی مەرزنشینەکانی کوردستانە کە بەداخەوە ڕوویان هانیوەتە لە ڕووی ناچاریەوە بە ژیانی کۆڵبەری کە لە هیچ شوێنێکە لە هیچ دانشنامەیەکە لە هیچ فەرەنگۆکێکە کۆڵبەر شغڵ و پیشەنیە و هیچ معنی و واتایەکی بۆ نەکراوەتەوە و هیوادارم بە زووترین کارتیش ئەم دیاردە ناشرینە ناشرین بە معنیەوە کە زۆر حیفە بۆ ملەتی کورد کە ڕووکەن لە کۆڵبەری زوو لە نێو کۆمەلگای ئێمە بار و بنەی بپێچێتەوە بڕۆ و ڕۆڵەکانی ئێمە زیاتر بتوان لە شوێنی دیکەیە ئەنێرژی و پتانسیێڵی خۆیان دەربخەن و ئێمە لە جێگەیەکی دیکە بگەین بەلووتکە. ئەم کتێبە کە من نووسیمە غەمەنان ئەگەر بگوزارێت بەڕێز و خۆشەویست کاک جەماڵی شەهسەواری و کاک شەهریاری شەریفزادە وەکو پێداچوونەوە زەحمەتیان کێشاوە لەگەڵ یا و کتێبێکی فارسیە و ئێسەیش کتێبەکە لە تارانە جەڵدێکی نردومە بۆ تاران و لەوێش داوایان کردووە کە ئەگەر کێشەیەک دروست نەبێت و وەکو ڕەشبینی و سیانەمایی چاوی لێ نەکرێ احتماڵی زۆرەیە کە بکرێ بە فیلمێک و
لەسەر کۆڵبەران کە هیوادارم شتە بکرێ و بدونەوەی کە هیچ دەستێوەردانێکی تێ بکرێ و شتێکی لێ بسڕێنەوە کتێبەکە لە حەقی خۆیان بکرێ بە فیلمێک و بتوانێت بکەوێتە بەرچاوی بینەرانی خۆشەویست و ئەو کەسانەی کە حەزەکەن زیاتر ژیانی کۆڵبەر بزانن چۆنە و ئاوردانەوەی بکرێت لە کۆڵبەرە خۆشەویستەکان. ئەو کتێبە بنەماڵەیەکی کابرایەکی بەتەمەنە خەریکی کۆڵبەریە لە قەراخی شارەوە دانیشن، ماڵێکی قەراخی شاریە لەوێ کە بنەماڵەکە خێزانەکە کە لە ماڵەکە ژنی کابرای کۆڵبەرە خێزانێکی زەحمەتکێشە و کوداکی هەمومان کە وەکو هەموو ژنە کوردێک زەحمەتکێشە. من هاتووم لەگرا تیپ و شخصیەتم جیا کردوەتەوە کە ئەوەی کە کەسایەتی لە تیپ جیا کاتەوەتە کە وەختێک کە ئەڵێن ژنی کورد دیارە کە ژنی کورد هەموو زەحمەتکێشن، بەڵام ئەو ژنە کوردە لەو شیعرا لەو کتێبا ببورن، ئەو ژنە کوردە لە پاڵ ئەوە کە خەریکە زەحمەت و ڕەنجی ئەو بنەماڵە ها بەسەرشانیەوە و مناڵی وردی هەیە و کچی دەمەبەختی هەیە خە کاتی شوکردنیە کچەکەی ئەویش کێشەی تایبەتی خۆی هەیە مناڵەکەی کە حەزەکە ببێ یاریزانێک ئەویش کێشەی پێڵاو و هەموو شتێکی هەیە و جلوبەرگی وەرزشی و ئەو ژنە لە پاڵی ئەو هەموو زەحمەت و سەختی و کە لە ژیانی خۆیان خەریکە تەحمڵی ئەکات، بەڵام ژنێکی هونەرمەندە شمشاڵ ئەژەنێت و هاتوومە ئەو جیاوازیمە بەخشیوە بە ئەو ژنە و زۆر ژنیش هەیە لە جامعەی کوردەواری ئێمە لە کۆمەلگای ئێمە کە زۆر زەحمەتکێشن و لە پاڵیشە هونەری زۆریان ئەتوانی کە پیشان بدەن لە خۆیان هونەریان هەیە، دەنگخۆشن و مۆسیقی ئەزانن لە هەموو شتێک ئەزانن، بەڵام دەرناکەون بەهۆی ئەوە کە فشار و گوشاری ژیان زۆرە لەسەریان و هیوادام ڕۆژێ بێت کە هونەری ژنانی کوردیش کە من زۆر بەداخم کە ژنی ئێمە زۆر لە کۆمەلگایە دەرناکەوێت یا هێشتا من ئیساوە ناڵێن بڵێن پیا و سالاری هەیە و پیاوەکان خەریکن وەکو جاران زاڵن بەسەر ژنایە ئەو بیرۆکە، بەڵام من حەزەکەم زیاتر ژنەکانمان شیعری ژنانە بنووسن، مۆسیقای ژنانە بژەنن و حەزەکەم ژنی ئەمە زیاتر دەرکەوێت، ژنی ئەمە هیچێکی لە پیاوی ئێمە کەمتر نییە، بگرە لە زۆر بابەتیشا و لە زۆر شوێنیشا لەوانەیە لە پیاوەکان سەرتر بن و بتوان بەرهەمی باشتر بخڵقێنن. هیوادارم هەر کارێک ئەەکەین بە ژنەکان لە بەشدار بن لەگەڵ ئێمە لە بەحسی ژینگە پارێزیە لە هەموو بابەتەکانە ژنی ئەمە توانێ زۆر یارمەتی دەربێ بۆ ئەوە کە کۆمەلگامان بگا بە لووتکە و بە شوێنێک کە ئامانجی هەمومان. شاعری گەورەی کورد مامۆستا شێرکۆبێکەس شتێکی جوانی وتووە، ڕستەیەکی جوانی درکاندەوە کاڵێ من مامۆستا شێرکۆبێکەس ئەڵێ من دارستانێک خوێنمەوە اینجا درەختێک ئەنووسم، من ناڵێم دارستانێک من خوێندوێتەوە، بەڵام هەر کەسێک لە هەر بوارێکە بیاوێت بگا بە شوێنێک کە حەزی لێتی و ئامانجیەتی ئێستا قەرار نییە تەنیا شاعر بێ بگرە لە هەر بوارێکی دیکەیە هەر کەسێ پێی خۆشە بگا بە شوێنێک کە حەزی لێتی و ئامانجێتی ئەبێ زۆر بخوێنێتەوە متالعە و خوێندنەوە کە بەداخەوە ئیسە کتێب لە جامعە و لە کۆمەلگای ئێمە لەوانەیە بەشێکی باری ئابوووریەکەی بێ، بەڵام کتێب زۆر بێ کەسە زۆر کەس یعنی ئەحمەدی شاملو شتێکی جوانە ئەڵێ ئەگەر ئەتەوێت شتێک بشاریتەوە حتمما بیخەرە ناو کتێبێکەوە چون گەلی ئێمە و خەڵکی ئێمە کتێب ناخوێنێتەوە. ئەنە بەڕاستی ئەگەر ئێمە هەموو کێشەکانمان لەوانەیە پەیوەندی ببێ بە بەشی ئابووری و پارە و دەرامەد و داهات و شتانەوە، بەڵام ئێمە گەورەترین کێشەمان ئەوەتە زۆر کەمە خوێنینەوە. هەریستا ئەو شوێنانە کە کتێب فرۆشەکان بگەڕێ زۆر گلەیان هەیە، ئەبێ ئەمە تۆزی ئەو کتێبانە بتەکێنین و بڕۆین ناو دنیا. کتێب زۆر بێمنەت زفێری ئەمەکە مامۆستایەکی باش ئەبێ بۆ ئێمە و من پێم وایە ئەو کەسانە یانەوەی بگەن بە شتێک حتمما خوێندنەوەیان زۆر بکەن. ئەوەی کە بگەڕێتەوە بۆ خزمەتکردن بە نیشتمان، من خۆم پێویستەوە بڵێم وەکو بیر و ڕای خۆم شاعر ئەبێ زۆر دڵی گەورە بێ، زۆر ئامانجی بەرزتر بێ، شاعیرەکان ئەبێ زۆر فەرا حیزبی و فەرا نازانم چی زۆر سنوور بەزیێن بن، شاعر نابێ خۆی لە چوارچێوەیەکی دیاری کراوە حەشار بدا و ببەستێتەوە، شاعر ئەبێ زۆر ئامانجی بەرز بێ. ئەگەر بەحسی خزمەتکردن بێ و باسی خزمەتکردن هیچ شتێک بەڕادەی ئەوە خۆش نییە بتوانانی خزمەتێ بکەی بە نیشتمانت. ئێستا لە هەر بوارێکا بێ زۆر ئەنجومەن هەیە لە شاری ئێمە، ئەنجومەنی سەوزی چیا کە خەریکن دارستانەکانە پارێزن، بەڕاستی زۆر زەحمەتێکێشن. ئەنجومەنی ڤەژین هەیە کە لەسەر ئەدەبیات و زمانی کوردی زۆر بە چڕ و پڕی کارەکات. ئەنجومەنی ئەدەبیمان هەیە، دایکی ئەنجومەنەکانە و ئەنجومەنی ئاسۆی ژیان کە بەڕاستی ئەنجومەنێکی خێرخوازیە و شوێنێکە کە بەڕاستی کەسێ بیاوێ خزمەتێ بک بە چینی چەساوە و چینی هەژاری کۆمەلگا لەوێ هەیە. وەکو ئەوە کە
ئەنجومەنەکان هەیە کەسێ بیاوێ خزمەت بکە من زۆر خۆشحاڵم کە لەگەڵ هەموویانە بە چڕوپڕی خەریکم کارەکەم بە پێی توانایی خۆم و توانایی خۆم خەریکم کارەکەم لەگەڵیانە وەکو خزمەتکردن من دڵخۆشیم ئەوەتە ناڵێم تەواوی خزمەتم کردووە و هەرچێکم ویستووە کردومە بەڵام لە تەنیشتی ئەوەی کە شیعر نووسم و دەستم بە قەڵەمەوەیە و ئامانجم ئەوەیە کە بتوانم خزمەتێ بکەم دڵخۆشیم ئەوەیە کە توانیومە تا ئیستاکە 5 خولی فێرکاری زمانی کوردی بەڕێوە ببم لە چەندانە گوندا و لە ناو شارە ئەو کارم کردووە ئیسش پێم خۆشە و کارە بکەم و زۆر مهمە زۆر خۆشە کە کەسێک زمانی دایکی ناسنامەی ئێمەیە کەسێ زمانی دایکی نەزانێ چەندین دکتۆرا و چەندین ماستەر و شتی وای ببێ من ناڵێم لە ڕوانگەی خۆمەوە یونسکۆ شتاڵێ کەسێک زمانی دایکی نەزانێ بێسەوادە نەخوێنەوارە و هیوادارم کە زمانی دایکی ببێ بە کەڵکەڵەیەک بۆ بنەماڵەکان و زیاتر مناڵەکانیان بنێرن چون بەڕاستی سە لە شارەکانە هەرچەند بە لاوازی و بە کەم و کزیەوە شتەکان بەڕێوە ئەچێ بەڵام هیوادارم کە سەرەتا ئەوە هیوام ئەوەیە کە زمانی کوردی لەم پرژ و بڵاوی و شپرزیە دەربچێ زمانێکی ستانداردمان ببێت کە هەمومان بۆ زمانە بنووسین و هەمومان شوێن کەوتو و پەیڕەوی ئەو زمانە بین و تەبعێتی لێ بکرێ و هەر لەگرەوە لە دووربینەکەی ئێوە و لە شاشە جوانەکەی ئێوە داواکارم لە تەواوی بنەماڵەکان ئەوانەی کە لە ڕۆژەڵات دەژین داواتان لێ یەکەم کە منداڵەکانتان بنێرن با فێر زمانی دایکی بن منداڵی ئێوە زۆر پێویستە کە فێر زمانی دایکی بێ لە بۆ لێکۆڵینەوەکان بۆ بەشی ئەدەبی بۆ بەشی مێژوو منداڵێک کە مێژووی خۆی نەزانێ زمانی خۆی نەزانێ مردووە وەکو میلەر کە ئیشارە بەوەکە لە شوێنێک هاڵێ ئەگەر نەتەوەیەک زمانی خۆی نەزانێت ئەگەر کەسێک زمانی دایکی خۆی بپارێزێت وەکو ئەوە وایە کە کەسێک لە بەندیخانایە بێت و کلیلی دەرگای بەندیخانەکەی پێ بێت کە ئەوە هەر حسێبی بەندیخانەی بۆ ناکرێت و زمانی دایکی زۆر مهمە و هیوادارم بە چاوێکی جوانەوە بە چاوێکی ڕێک و پێکانە و بە ئەو پڕی هیوادارم زمانی کوردی ببێ بە کەڵکەڵە بۆ هەموو ئەو کەسانەی کە مناڵیان کوردی نازانێت و خۆشیان کوردی نازان و هیوادارم کە ڕۆژێ ببێت کە هیچ منداڵێکی کورد نەبێ کە زمانی دایکی خۆی نەزانێ چون کەسێ زمانی دایکی خۆی نەزانێ ناتوانێت پڕبەدڵ خزمەتکا بە نیشتمانەکەی وەکو سەربەرزی من چی بە سەربەرزی بۆ خۆم ئەزانم ئەوە ئەبێ کۆمەلگا لەسەر من بڕیا بدات کە گوایە من لە ناو کۆمەلگا کەسێکی سەربەرزم یانە نابێم نەوشتە خۆم بڵێم بەڵام من تەواوی شانازیم ئەوەیە تا ئەو جێگەی کە توانیومە لە هەر شوێنێکە زانیمە کە بتوانم شوێندانەر بم لەسەر نیشتمانەکەم و خزمەتێ بکەم بە نیشتمانەکەم گەورەترین سەربەرزیم ئەوەیە کە هەوڵم داوە کە بتوانم خزمەت بکەم و تا ئەو شوێنش کە خۆم بزانم کۆتاییم نەکردووە و گەورەترین سەربەرزیم ئەوەیە کە خیانەتم بە نیشتمانم نەکردووە ئەوە سەرەتا و تەواوی سەربەرزی من ئەوەیە من وەکو ئەوە کە بخوێنمەوە لەوانەیە لە شەو ڕۆژە سعاتێک کە توانم یەک کاژێر ئەخوێنمەوە و بەهۆیەوە کە ئیسە تۆزێ باری ئابووری خۆشم خراپە و ئەوە کە کرێنشینم و ژیانم زۆر بە سەختی تێپەڕێت و زۆر ڕێگەیش هەیە کە من بتوانم ژیانێکی ئاسانم بێ بەڵام من حازر نیم بە هەموو جۆرێک نان بخۆم و ئەم ژیانە سەختەوەی لێ کردوم کەمتر بتوانم مطالعە بکەم و کتێب بخوێنمەوە و بەڵام زۆر خوێندنەوەیش نابێ بە شەرت و هەموو کتێبێکیش بۆ خوێندنەوە نابن من پێم وایە کە کەس مرۆڤەکان بە تەواوی ئەبێ ئەو کەسانێک کە هۆگری خوێندنەوەن مطالعەی مفید خوێندنەوەی کە بە قازانج بێ بخوێندنەوە هەموو کتێبێک و هەموو شتێک بۆ خوێندنەوە نابێت ئەلبەتە هەموو کتێبێک پەیامێکی تایبەتی پێیە و کەس زەرەر ناکات لە خوێندنەوەیان بەڵام من زۆر هەوڵە دەم کەم بخوێنمەوە و شتی باش بخوێنمەوە وەڵی وەکو جێگە و پێگەی ژنان لە ئەدەبیاتی ئەمڕۆی کووردا شکر بۆخوا باشە ئەتوانێ باشتریش بێ من سەردانی ئەنجومەنەکانەکەم ئەبینم کە ئەو خاتونە خۆشەویستانە بە چڕۆپڕی سەردانی ئەنجومەنەکانەکەن بەردەوام هەن زیاتر بگرە زیاتر لە منیش ئەڕۆن وە زۆر مشتاقن و پێیان خۆشە کە جێگە پەنجەیان دیار بێت و شاعری باشیشمانەیە چی لە مەریوانە و چی لە شارەکانی دیکەی کوردستانە و من وا نازانم کە ئیسە بربەستێک وا ببێت و بنەماڵەیەکی وا ببێ کە ڕێگر بێ لەو شتا من ناڵێم نییە لەوانەیە گەر ببێت زۆر زۆر کەمە و جێگە پێگەیان زۆر باشە و شاعری ناسی خەیاڵیشمان زۆرە هەموو شاعرێک پەیامی تایبەتی خۆی پێیە و چێژ لە هەمویان وەرئەگرم بەڵام وەکو چێژ وەرگرتن من زۆر
متعجبم زۆر متحەیرم بە شیعرەکانی مامۆستا نالیەوە بەڕاستی پێم وایە مامۆستا نالی لووتکەی بەزاندووە مامۆستا نالی زۆر ئاستی بەزە زۆر ئەو فارسەکان ئەگەر فارسێک بێوێت بەحسی حافز و سعدی بکات من ئەڵێم نالی ناڵێم لەوان بەرزترە هەلا ئاستی حافز و سعدیە مامۆستا نالی زۆر ماشەڵڵا شاعرێکی ناسک خەیاڵ و شاعرێکی زۆر گەورەیە لە گەورەمە معنیەوە کە زۆر شاعرێک بووە کە دەستی باز بووە بە هەموو زمانەکانی دیکەی زانیوە تورکی زانیوە عەرەبی زانیوە فارسی زانیوە شاعرێکی زۆر گەورەیە و من متعجب مامۆستا نالیەوە هەڵبەت شاعرانی دیکەش مامۆستا خانع شاعرێکی شاعری چەوساوەکانی کوردستانە شیعری زۆر جوانی هەیە شیعری بەرامبەرکی لەگەڵ دەربەگایەتیە و ئەو شیعرانە کە مامۆستا خانع لە کاتی خۆیان نووسیوێتی و ئیسێشەر خەڵکی پێیان خۆشە و هۆگری شیعری مامۆستا خانعن شیعرە جوانەکانی مامۆستا شێرکۆ بێکەس شیعرە جوانەکانی مەحوی و زۆر شاعران هەیە شیعرەکانی مەستورەی ئەردەڵان خاتوو مەستورەی ئەردەڵان زۆر شاعر هەیە من هەمویان خوێنمەوە بەڵام وەکو خۆم کە بمەوێ بڵێم متعجبم بە شیعری شاعرێک یا پێم خۆشە شیعرێک بخوێنمەوە من زیاتر نزیکم بە شیعرەکانی مامۆستا نالیەوە من هەر لێرەوە داواکارم لەو کەسانەی کە دەستیان بە قەڵەمەوەیە و ئەیانەوەی خزمەتێ بکەن لە بەشی شیعرا بەس ئەواڵێم تکا ئەەکەم ئەو کەسانە کە من خۆم نیم لە ئاستێکا کە بمەوێ پێشنیار بکەم بەو کەسانە من خۆم بە بچووکی هەمویان نەزانم بەڵام با زیاتر بخوێنینەوە با ڕوانگەمان کراوەتر بێ با کراوەتر بین با فراحیزبی و فرانەتەوەی فرا ملی و ئەو شتانەی بیر بکەینەوە با شاعرێک بین بۆ هەموو کەس با شاعرێک بین وەکو شێرکۆ بێکەس سنوورەکان ببەزێنین لە تەنیشتیەوە کە نیشتمانی خۆمانمان خۆشەوێ با شاعرێک بین کراوە بین وەکو فارسەکان لەڵێن برون مەرزی یا لە ئەو پڕی سنوورەوە بیر بکەینەوە و خۆمان نەبەستینەوە لە چوارچێوەیەکە و داواکارم کە ئەو شتە کە ئەمڕۆ کەڵکەڵەی دەرد و ئازاری کۆمەلگای ئێمەیە وەکو ژینگە پارێزی کە بەداخەوە ئەوە هەموو ڕۆژەکەمە بینین کە نیشتمانەکەمان کێوەکانی ئەسووتێ و دارەکانی دەستی ناحەزان ئەیسووتێن و ئەو شتانە با شاعیرەکانی مە بتوانن لەو جێگانە کە پێویستە ئەو شتانەی کە دەرد و ئازاری کۆمەلگای ئێمە لەوێ زیاتر دەرکەون و قەڵەمیان لە ئەو شوێنانە کە هەڵبگرن بۆ شوێنانە کە دەغدەغەی خەڵکە و کەڵکەڵەی خەڵکە و دەست بنێنە سەر ئازارەکانی خەڵکو و لەوێ زیاتر قەڵەمیان دەربخەن ئەو کەسانیشە کە شیعرە خوێندنەوە و هۆگری ئەدەبیاتن با ئەوانیش کراوە بن با هەموو شتێک بخوێننەوە با خۆیان مەحدود و بەسراوە نەکەن لە شوێنێکی تایبەتا بڵێن بەس فڵان کەس شاعیرە و بەس فڵان کەس ئەدیبە و بەس شاعری کورد نەبێ ئێمە شیعر ناخوێنەوە و با ئێمە کراوە بین با ئێمە نەتەوەیەک بین هەموو شیعرێک بخوێنەوە هەموو شتێک بزانین با جێ نەمێنین ئەو وەکو ئەوەی کە لە مۆسیقا هەیە کە زۆر وەکو زمانێکە گۆرانی بناگوێ هاتووە و سیاچەمانە و هۆرە هاتووە هەموو ئەوانە بەڕێزن جێگەی خۆی تایبەتی خۆیانیان هەیە بەڵام ئەمڕۆ شێوازی ڕەپ هاتووە و ڕاک هاتووە شتان هاتووە ئەبێ ئەمەش بە ڕۆژ ببینەوە ئەبێ نابێت وەکو چۆن مۆسیقی بە ڕۆژە ئەبێ شیعر بە ڕۆژ بێ ئەبێ خوێنەری کورد بە ڕۆژ بێ نابێ خۆمان لە شوێنێکی تایبەتا ببەستینەوە. ژینی هونەرمەند ئەوەی کە ئەڵێن هونەرمەند و ژیانی خۆش مەحاڵە هونەرمەند ڕەنجەڕۆیە و ژینی تاڵە بەڕاستی من وەکو خۆم زۆر بە کەمی و زۆر بە دەگمەن هونەرمەند دەناسم کە ژیانێکی ئاسوودەی ببێت شیعری دیکەشە ئەڵێ هونەرمەند و ژینی ڕەجاڵی گەر باوەڕ ناکە بڕوانە ماڵی من بەڕاستی من ئەو کەسانی کە لانیکەم و کەسانی کە من ئەیان ناسم ژینی ئاسوودەیان نییە ژینی شاعر هونەرمەند ئیسەیەکی سێوەکو خۆم 5 بەرهەم چاپ بووە هیچ پیشە و کارێکم نییە کە دڵی پێخۆشکەم و ئەو کار و کەسابەتەی کە من دەستم پێ کردووە هیچ حەزم لێ نییە و زۆربەی ئەو کەسانە کە من ئەیان ناسم بێکارن هیچ کارێکیان نییە بەڕاستی ئەتوان ئەگەر ژیانێکی باشیان ببێت ئەتوان زۆرتر لە خزمەتی ئەو خاکەکا ببن زۆرتر بنووسن زۆرتر خزمەت بە ئەدەبیاتی کوردی بکەن بەڵام بەداخەوە لە ئەکتەرەکانمان لە دەرهێنەرەکانمان لە ئەوانەی کە سینەماکارن مۆسیقی ئەزانن گۆرانی بێژن شاعرن ئەو کەسانی کە بەگشتی هونەرمەندن من ئەبینم هەمویان ژیانی تاڵیان هەیە و ژیانی سەختیان هەیە و بەڕاستی زۆر تەئسیری کردووە شوێندانەر بووە لەسەر ئەوەی کە بتوانن باشتر خزمەت بکەن و من دڵنیام ئەگەر ڕۆژێ ببێ ئەم گەلی ئێمە زیاتر تەوەجۆ بکە زیاتر ورد ببنەوە لە بەشی هونەرمەند و زیاتر هونەرمەند بە چاوێکی دیکەوە سیر بکرێ و ژینی ئاسوودەتری بێ زیاتر دەتوانێت خزمەت بکە.
من وەکو کەسێک کە هاندەری من بووە و مشەوەقی من بووە و کەسێکی تایبەتی نییە بڵێم و کەسە بووە بەڵام زۆر کەس بوونە وەکو ئەو کاک محەممەدی کەریمیە وەکو ئەو بەڕێزانەی کە ئیسە لە ئەنجومەن ئەدەبی مەریوانن شاعری خۆشەویست مامۆستا حەمەستیقی کەریمی مامۆستا ئەیوبی حەقبین و زۆر کەسن ئەو بەڕێزان خۆشەویستانە کاک حامدی بەهرامی زۆر کەس هەن لە شاری مەریوانە ئەو کەسانەی کە لە ئەنجومەنی ڤەژینە کمیتەی شیعریانەیە لە ئەنجومەن ئەدەبیە کمیتەی شیعریانەیە من وەکو کەسێکی تاک نە بەڵام وەکو جەمع و وەکو ئەو کەسانە کە بڵێم خزمەتی کۆمەکێکیان بە من کردووە و یارمەتی منیان داوە زۆرن من ناتوانم لێرە باسی هەمویان بکەم و ناوی هەمویان ببەم لەوانەیە کەسێک لە قەڵەم بکەوێ بەڵام دەستخۆشیەکەم لە تەواوی ئەنجومەنەکانی مەریوان تەواوی ئەو کەسانی خزمەت دەکەن هەموو ئەنجومەنەکان توانیوانە هانی من بدەن کە بۆ باشتر بنووسم دەستخۆشیان لێ یەکەم من خۆم هەمیشە بە قەرزاری ئەنجومەنەکان نەزان گەلی کورد ئوستورەمان زۆر بووە کەڵەپیاومان شێرەژنمان زۆر بووە بەداخەوەی مساڵ لە شاری مەریوانە 4 کەسی ژینگە پارێز ڕێبەری ژینگە پارێزی لە خاکی مەریوانە بەداخەوە لە ناو کڵپە و بڵێسەی ئاگری بێ ڕەحمە هەڵقرچان و سووتان گیانی خۆیان پێشکەشی نیشتمان کرد و شەهید بوون من هەر لێرەوە سەرخۆشیەکەم لە بنەماڵەیان و سەرخۆشیەکەم لە سەرجەم خەڵکی شاری مەریوان و کوردستان و بنەماڵەی خۆشەویستی ئەو شەهیدانە بەڕاستی شەهیدی ڕێگەی ژینگە بوون بەڕاستی دەستیان لە هەموو شتێک هەڵگرت و بە دڵێکی جوان و خاوێنەوە چوون بەرەو ئاگرکوژانەوە و لەوێ بوون بە قوربانی نێ و بڵێسەی گڕ من هەواڵ شەریفی باجووەر لەگەڵ کاک ئومیدی کۆنەپۆشیە کە لە نزیکەوە یانم ناسی کاک شەریف تەنیا ئاگر کوژێنە و ئەو کە کەسێک نەبوو کە ئاگر بکوژێنێتەوە کاک شەریف هەمیشەی وت ئەندێشەی سەوزمان ڕێبەرە بەڕاستی وابوو کاک شەریف بە دووچەرخەیەک ئەڕۆیشت بۆ تاران بە دووچەرخەیەک ئەڕۆیشت بۆ سەرپێڵی زەهاب بۆ ڕزگارکردنی گیانی بۆ ڕزگارکردنی گیانی سەگ بۆ ڕزگارکردنی ئاژەڵەکان زۆر ئاژەڵەکانی خۆشەویست زۆر ژینگەی خۆشەویست پیاوێک بوو پڕ بەدڵ ئەو شتانە کە ئەیوت وەکو ئەو کارانەی کە ئیگر دقیقاً ئەو قسانە بوو کە ئیکرد عەمەڵ و وتاری وەکو یەکوا بوو کاک شەریف من ناڵێم کاک شەریفێکی دیکە لەم شارە لە دایک نابێتەوە بەڵام زەمنێکی زۆر ئەبێت تێپەڕێ تا شەریفێکی دیکە لە دایک ببێت ئەم شیعرێشم لەو کاتە کە کاک شەریف شەهید بوو نووسیوە و پێشکەش یەکەم بە ڕۆحی خۆیان و کاک ئومیدی خۆشەویست و ئەو دوو خۆشەویستەکەی دیکە کە بوون بە قوربانی گەڕ ئەو شیعرە کە نووسی وەکو لاواندنەوەیەکی کاک شەریف بووە بۆ کاک شەریف شەریفی شاوری مەریوانم ڕۆ دڵسۆزی چیا و دارستانم ڕۆ ژینگە پارێزی چالاک و ئازا گلێنەی چاوی نیشتمانم ڕۆ دەنگی بێکەسی زرێبارەکەم دڕکی ناوچاوی ناحەزانم ڕۆ هەتی و کەوتون بەڕوار و کانی تیشکی ڕووناکی ئاسمانم ڕۆ خەمخۆری گەورەی مافی ئاژەڵان ڕێبواری ماندووی کرماشانم ڕۆ هەڵاڵە برمەی یەخەی کۆساڵان ڕەشە ڕێحانەی پاییزانم ڕۆ ئاسکی ناسک و پەپولەی پرخاڵ بەرامەی باخی شیعرەکانم ڕۆ لادێ کشومات شار شڵەژاوە شێری چاونەترس کوێستانانم ڕۆ هیوای سەرپێڵ و فریشتەی سەلاس هۆی زەردەخەنەی منداڵانم ڕۆ شەهیدی ڕێگەی مرۆڤایەتی چاوی ئومێدی کۆڵبەراونم ڕۆ کۆڵەکەی هەژار هێلاونەی ئەوین سەرقافڵەی هەموو دڵدارانم ڕۆ ڕوخساری وڵات خەمی لێدەتکێ کەڵە پیاوەکەی کوردستانم ڕۆ دیسانە و شیعرە پێشکەشەکەم بە ڕۆحی و بەرزە پیاوە و کەڵە پیاوە هیوادارم کە درێژەدەری ڕێگەی ئەو خۆشەویستە بین تەنیا شتێک کە ڕۆحی کاک شەریفی باجوەر شادەکاتەوە وەیە کە ئێمە زیاتر بەڕوار و ژینگە و ئاژەڵەکانمان خۆش بوێت و درێژەدەری ڕێگەی خۆشەویستە بین هیوادارم میوانێکی ڕۆحسووکی ماڵەکانی ئێوە بم و بوو بێتم و هەروەها توانی بێتم بە شیعرەکانم دڵی ئێوەم ڕازی کردبێت هەڵبەت من هێشتا بەتەمەن جوان و لاوم بەڵام شیعرێکم بۆ پیری داناوە هیوادارم بەدڵتان بێ وەکو کۆتا شیعری وەکو کۆتایی بەرنامەکە و شیعرەتان پێشکەشەکەم و بەخوای گەورە و میری مەزنتان ئەسپێرم پیری وەک ڕەشمار گەستی تەمەنم ئەبێشم شاڵی مەرگم بژەنم
پیری وەک ڕەشماور گەستی تەمەنم ئەبێشم شاڵی مەرگم بژەنم گەڵا ڕێزی کرچناری جوانیم دڵ وشکاوی هات وەک کوێرەکانیم قەندیلی سرم بەفردای پۆشی لە من تۆراون سەیران و خۆشی ڕێحانەی خەیاڵ بەرامەی نەما ئەگریجەی وەری لە زریان خەما نەگوێم وەک جاران شلە بۆ دڵدار نەچاو ئەبینێ بەژنی کۆنەیار قاچم ئەلەرزێ لەگەڵ دەست و پێم بە لوتفی گۆچان هەڵەسم لە جێم ڕێ نادۆزمەوە بڕۆمەوە ماڵ بووم بە گاڵتەچی بۆ کایەی منداڵ ئاواتی زۆرم لە دڵا مردووە مەرگ چرای سووری بۆم هەڵ کردووە ئیتر گۆڕەکەم ئەبێ دیاریکەم تێر بۆ بەختی ڕەش شین و زاریکەم